پاشماوەیەکی زۆری ئەو ئاسنانەی باهۆی شەڕی مووسڵەوە لەو شارە بڵاو بوونەتەوە. ئێستا بۆ دووبارە تواننەوە و بەکارهێنانەوەیان دەهێنرێنە هەولێر. ڕۆژانە لە ڕێگەی 100 بار هەڵگرەوە ئاسنەکان بۆ هەولێر دەگوازرێنەوە تا لە کارگە بتوێنرێنەوە و جارێکی دیکە بەکار بهێنرێنەوە. مووسڵ شارێکە پڕ لە پاشماوەکانی جەنگێک نزیک بە 9 مانگی خان بۆ دەرپەڕاندنی چەکدارانی داعش کە نزیک بە 3 ساڵ تیایدا مانەوە. ساڵح عەبدوڵڵا شۆفێری یەکێک لەو بەرهەڵگرانەیە کە ڕۆژانە ئاسنی پاشماوەی جەنگ لە مووسڵەوە بۆ هەولێر دەگوازێتەوە. لە پاڵ ئۆتۆمبیلە بەرهەڵگرەکەیدا لەگەڵ 3 لە هاوڕەکانی سەرقاڵی ئامادەکردنی خواردنی نێوەڕۆ بوون. لە ناوچەی خازر سەر بە پارێزگەینێنەوە لە ڕێگەی کارەکەیەوە چیرۆکی مووسڵی دوای جەنگ دەگێڕێتەوە. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ و لێسەندنەوەی لە چەکدارانی داعش و گەڕانەوەی بەشی هەرە زۆری فەرمانگەکانی حکوومەتی خۆجێی ئەم پارێزگایە بۆ ناو شارەکە، بازرگانی لە نێوان هەردوو پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان بەگشتی لەگەڵ پارێزگای نینەوە دروست بۆتەوە. لە تشرینی دووەمی ساڵی 2016 سەرۆکوەزیرانی عێراق شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵی ڕاگەیاند. پاش 9 مانگ شارەکە با تەواوەتی کۆنتڕۆڵ کرایەوە، بەڵام بەرگری زۆری داعش و شەڕی کۆڵان بە کۆڵان و بەکارهێنانی دوایین کارتەکانی شەڕەکەی سەخت و قورس و درێژتر کردەوە. هەر بۆی ئەم شارە ئێستا لە ستالینگرادەکەی رووسیا دەچێت کە 6 مانگ شەڕ تێکی شکاند و دای ڕووخاند. بوونی پاشماوەیەکی زۆر لە باڵەخانە و خانووی ڕووخاو لە پاڵ ئاسنێکی بێشومار وای کردو ئەم شارە لە زەبڵخانەیەک بچێت، بە تایبەت بەری ڕاستی شارەکە. ساڵح عەبدوڵڵای شۆفێر دەڵێت شەڕ زۆر شتی لە مووسڵ سەندەوە، بۆی شەڕ و وێرانەییەوە ئێستا پاشماوەیەکی زۆر لە ئاسنەکانی لە هەموو شوێنێکدا هەن. بازرگانەکانیش ئەو ئاسنانە بە ئێمە دەگوازنەوە بۆ مووسڵ لە بەرامبەر بڕەپارەیەک. ئێستا لە مووسڵ ئەو ئاسنانە هیچ سوودێکیان لێوەرناگیرێت، وێدانهێنین بۆ هەولێر، لەوێ کارگەی توانەوەی ئاسن هەیە و دووبارە بەکاریان دەهێنینەوە و جارێکی دیکە دەکرێتە کەرەسەی بیناسازی و بۆ مووسڵ دەچێتەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بۆ ماوەیەک ڕێگەی مووسڵ هەولێر داخرا، بەڵام دواتر کرایەوە. ئێستا هاتوچۆی خەڵک و ئۆتۆمبیلەکان ئاساییە. ئاڵوگۆڕی بازرگانیش لە نێوان ئەم دوو پارێزگایەدا بەردەوامی هەیە.